بۆ شتێ سەرەتا و بۆ سەرەتایەکیش ناوی خوا بە ناوی خوای گەورە و بیاوتە سڵاوتان لەبێ خۆشەویستانم خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا پێتان شا دەبینەوە. لایەنواتان ئاشکرایە کە ڕۆژانی سێشەممە و چوارشەممە یەکەمین یاریەکانی چامپیۆنز لیگ بەڕێوە چوو کە تێیدا کۆمەڵی ئەنجام تۆمار کرایان ئینگلیزیەکان دەتوانین بڵێن بە شوێکی باش لی دەرچوون. ئیسپانەکان جگەل لە ڕیال مەدرید هیچ یەکێکیان بە سەرکەوتن نەگەیشتن و ئەڵمانەکانیش دۆرتمۆند و بایرن میونخ وەک هەمیشە دەست پێشخەر بوون لە تۆمارکردنی سەرکەوتن و ئیتاڵیەکانیش تا ڕادێگە توانین بڵێن بە ئەنجامێکی خراپەوە لا یەکەمین یاریەکان هاتنە دەر. گفتوگۆیان بابەتە لەگەڵ محەممەد ئیبراهیم و بڕێتا ئەو کارم لە کەناڵی پەیام دەکەین دەخوازیین تا کۆتایی بینەرمان بن و هاوڕێی بەردامەی گفتوگۆی دەرەوە یاریگا من. بڕێرجان سپاس بۆ ئامادەبوون یاردووتان بەر لە شتێ ئەمەوێت خوێندنەوەیکی سەرەتایی بۆ یەکەمین یاریەکان بکەین دواتری ژەچینە سەر و تەوەرانی کە لە سۆشیال میدیاوە با بڵێن دیاری کراوە و دەبێتە گفتوگۆی سەرەکی ئەڵقەیەم جارەی گفتوگۆی دەرەوە یاریکە. سپاس بۆ تۆ سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کاک محەممەدیش. لە ڕاستیدا سەرەتای یاریەکانی چامپیۆنز لیگ و هەفتەی یەکەم کە یاریەکان ئەنجام درا کۆمەڵی یاری بەچێژ بوو و گەڕانەوەی ئەیسی میلان بۆ پاڵەوانێتیەکە چۆن بڵێ ڕوویەکی مێژووی گەڕاندەوە بۆ ئەم پاڵەوانێتیەوە پاڵەوانێتیەکەی هێندەی دیکە جوانتر کرد. محەممەد تۆ چیت هەیە سەرنج لەسەر یەکەمین یاریەکان ئەوەی کە جێگەی تێڕامان بێەوە بوو بێتە خاڵێکی جیاواز یا جیاکەرەوە لە وەرزەکانی پێشووتر؟ بەڵێ سەرەتاوە ناویخوا سپاس بۆ هەردووکتان. وەک هەموو سەرەتایەکی هەموو پاڵەوانێتیەک پێم وایە چامپیۆنزی جەم ساڵیش بە ناسنامەکەی خۆی و بە ناسنامە و تیپانەی کە بەردەوام لە چامپیۆنزلیگا ڕکابەری دەکەن هەم دەرکەوتن هەم ئەنجامی چاوەڕوانەکراویش ڕوویە لە دەستپێکی پاڵەوانێتەکە. بەڵام ئەمە تەنها سەرەتایەکە بۆ چامپیۆنزلیگ ئەمە ناگاتەوەی کە تۆ هەڵسەنگاندن بۆ تیپەکان بکەی لە کوی ئەنجامدانی نەوەت خولێکی یاریەکان لەبەرەوەی هێشتا کاتێکی زۆر ماوە. بەڵام وەکو سەرەتا وەکو دەستپێک ئەتوانم بڵێم تیپە زلهێزەکان نمایشێکی جوانی خۆیان کرد جگە لە پاریس سەن ژەرمان کە هێندەی شکستەکەی مانچستەر یونایتد یەکسانبوونەکەی پاریس سەن ژەرمان چاوەڕوان نەکرابوو بەرامبەر بە کلۆب ڕووج بە تایبەتی لەگەڵ یەکەم دەرکەوتنی مێسی. ئەوەی کە گوزەرا من بڕوام وایە بە شێوەیە لە شێوەکان ئامادەی یان ئینگلیزیەکانی تێدا بەدیکرا بە مانچستەر یونایتدیشەوە چەنە تووشی شکستە چکە لە بیرمان نەچێ ئەوەی کە ڕێڕەوی یاریەکەی لە بەرژەوەندی با بڵین تیپی بەرامبەر گۆڕی ئەوە بوو کە بیساکا کرایە دەرەوە ئەژین مانچستەر یونایتد بڕوام وا بوو بە ئەنجامێکی باشترەوە داتە دەرەوە. یانە ئیسپانیەکان ئەتوانم بڵم لە دوای ڕۆیشتنی میسی لە بەرشەلۆنە ئێستا ڕکابەرەکە کەم بۆتەوە بۆی کە تەنها ڕیال مەدرید پاڵێوراو بێ بۆی کە بینیمان وێڕایەوەی کە ڕیال مەدریدیش گرفتی زۆرە بە تایبەت لە یەڵی بەرگری ئەگەر ئەنچیلۆتی چۆنەڵی زانانە بێ لەوەی کە ئەم دۆخە چارەسەرکە ڕەنگە ڕیال مەدریدیش نەبێتە پاڵێوراو لە ئیسپانیا سڕە ڕایەوەی لە 2 ساڵی ڕابردووە 4 جار بە نازناوەکە گەیشتووە. ئەمێنێتەوە ئەڵمان هەمیشە ئەوەی کە بەهێز بووە لە ئەڵمان دەرکەوتووە ئەم هاتووەیشی لەسەرەوە کردو بیخە وەرزی ڕابردوومان بیرە لایپزیگ بە شێوەیەکی چۆنەڵی نزوم ئاسا دەرکەوت بەڵام ئەم وەرزە تووشی شکستێکی قورسە بێت. بۆیە لە ئەڵمانی هەمیشە تاکە پاڵێورا و ئەتوانین بڵین بایرن میونخە. لە فەڕەنساش کە پاریس سان ژێرمان ئەتوان بڵێم تاکە نوێنەرە وەک یەکێک لە پاڵێوراوەکان سەیریەکرێ ئەتوانم بڵێم قەیرانی زۆریە سێری بۆ دروست بووەوە بە شێوەیە لە شێوەکان ئەمیانەیەش لەبەرەوەی یعنی یەک جیاوازی هەیە ڕەنگە هەمووان بڵێن بە چوونی میسی پاریس بەێسرە بێ من ڕەنگە بۆ چوونێکی جیاوازمە بێ بۆ بە چوونی میسی بۆ پاریس وەکو چۆنەڵی یاریکردنی نییە لە بەرشەلۆنە. لە بەرشەلۆنە تەنها ئەسێرێ کە ئەبینرا ناوی لیۆنێل میسی بوو بەڵام ئێستا لە یانەیەک یاریەکە ڕەنگە نیمار خۆی بە ئەسێرە بزانێ کلیان مەپاپێ خۆی بە ئەسێرە بزانێ یاریزانی کەیتیا دێنە سەر تەفاسیلەکان بێزەبت من لێرە ڕایەکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە شێوی لای بەرنامەکە پێشکەشەکرێت و بینەران دەتوانن کۆمنتی و سەرنجی خۆیان بنووسن و لێرە بە پێی توانە گفتوگۆی لەسەرەکەن یا وەڵامە دێنوانێکی لەو کۆمنتانێکە بۆ ڕکلامی بەرنامەکە هاتووە کاک پێشەنگ کاک شیروانە باز لەوا کات سۆشار پێویستی بە کاتی زیاترە
پێویست ناکات پەلە لە دوورخستنەوەی بکرێت وەکو سەرەتای قسەکانە بە ماسۆنایەتت دەستی پێ کرد تۆش وەکو کاک شیروان هاوڕای کە پێویستە کاتی زیاتری پێ بدرێت مەڵە پێی وایە ئەو ماسۆنایەتی ڕاست کردوتەوە ئێستا لە قەیرانە نییە ماسەر یونایتد یانێ ئێمە نابێت سێریەم شکستەکەی نەروەک لە سەرتاوە ماژەم پێکرد کرانە دەرەوە یاریزانێ بیساکە لە باڵی ڕاستیەڵی بەرگری ئەمە گرفتەکەی ماسەر یونایتدی قوڵ کردەوە ژین ماسەر یونایتد بە گۆڵێک لە پێشەوەی بە سۆڵشارە توانین بڵێن لە وەرزی ڕابردوو لە خولی ئینگلیزی توانیوێتی ماسەرە دروست کاکە جێگەی تێڕوانین بێت سەرڕای کەم و کورتەکان بەڵام کاتی پێدراوە بۆیە ئێستا کاتیەوەی تر سۆڵشایر چۆنەڵی جێپەنجەی دیار بەڵام هەز ناکە ینی لەم یاریە سۆڵشایر هینی بەرەکەوێت بەرپرسیارەتی بەرەکەوێت بۆ پێی کە لە دوای کارتە سوورەکەی وان بیساکە سانچۆ ئێنێتە دەرەوانێت دالۆت بەشداری پێکا بۆی کە ئەو بۆشایی بۆی کارتە سوورەکە و لە یاڵی بەرگری دروست بووە پڕی بکاتەوە لەبەرەوەی لە حاڵەتی کارتی سوورە هەمیشە ڕاهێنەرەکان بین لەوە کەنەوانێ زۆرترین بۆشایی بکێتە پێشوانی نەکدووە ینی لە دوا کامڵ یەکەن بۆشایەکان بکێتە هێڵی پێشەوە بۆی کە بە حکمی گەڕانەوە یاریزانەکان بتوانن بە هەماهنگگی بە دەستە جەمعی یاری بکەن ناوی برین خراپ خوێندنەوەی ئەم ڕایەنەرە تیپی بەرامبەر بەڵام لە تایمی دەستەرەتای تایمی دووەمدا گۆڕانکارێکی دیکەی کرد ینی ڤاندیبیکی ژێنێتە دەرەوانەیە ڤارانیش ئەوە هەڵەکەوە ینی ئەمە هەڵەکەی ئەوەی دالۆت کە ئەچێتە شوێنی سانچۆ کارە ڕاستەکەی ڕاهێنەرە بژاردە ڕاستەکەیەوەی شوێنی بیساکەەوە شوێنەکەی وەلامان کادا بەرپرسیارەتی ناوەند زیاترەکە بۆی کە هاوکاری دالۆت بکەن چ لەلایەنی هێرشبەری ینی فەراغی سانچۆ دەرنەکەوێت تو ئێستا فەراغی بیساکە لە دووە پڕەکەیتەوە بەڵام فەراغی سانچۆ ئەبێ بە چەند یاریزانێک پڕکرێت هەڵە کوشندەکە ڤاندیبیک بۆ ڤاراماتەیەکە بە 5 بەرگریکە لە بەرامبەر کێیە عینە بەرامبەر یەنگ بۆیزە ئەمیانەیە نە بە ئەستێرە نە بە مێژوو نە بە کۆی کوالیتی پێگاتەکە هی ئەوە نییە کە ماسۆنایەتت بە دە یاریزانی شەوانێ بە 5 بەرگری کاریاری بکات و پاشەکشێ بکات لەو 25 خولەکەی سەرەتا کە گروتینێکی زۆر بە حکمێک ئێستا کریستیانۆ ڕێکردێتەوە یانەکە یاریزانەکانی دیکەش ماندووبوون و هەوڵێکی زۆر ئێن بۆ ئەوەی کە هەر چۆنێک بێ ئەم وەرزە حەقی ئەوە بن بەیانەکە کە ئەستێرەی بۆ هاتووە لە چ ڤاران بێت چ سانچۆ بێت چ کریستیانۆ بێت ئەم گۆڕانکاری وای کە ماسۆنایەتت پاشەکشەی کرد لەمە وای کرد کە یەنگ بۆی زنجیگە بێتەوە لە یاڵی سزایی ماسۆنایەتت و تۆ بخاتە ناو سزاکەیەوە گۆڵ تۆمار بکات کە ڤارانیشی تایە لە پەنای ڤارانە گۆڵەکە تۆمار کرێت و دواتری ژێنانە دەرەوەی کریستیانۆ کەونەی دیکە یانەکانی تۆ دەروانێ هەر هێڵی هێرشبردنی ماسۆنایەتی کوشت برۆنۆ و کریستیانۆ بێتە ناوانێ ینی کورسە تۆ یاریزانێکت کەم بێ لەسەر هەمانە و تەکتیکەی پێشوو بڕۆی کە بۆ یارەکە دادڕشتووە ئەمە چۆنەڵی هاوکێشەکەت لێ تێگەیە بەڵام ناشکرێ بەرامبەرتی پێچۆک و یان تۆ ناچاربی بۆی بچیتەوە دووە ئەمە هەڵێ پلانی بیەکەت کشانەوە بۆڵی کشانەوە بۆ دووە بۆ تی پێچۆک و مانچستەر یانی ئەمە قسەگەر مانچستەر بە ئەمان ڕیتمی خۆی یاری کردا لە جێمی دوم لە هەموو خولەکەکانمان سەر دەرفەتیەوەی هەبوو کە ئەنجامەکە بۆ خۆی حەسم کە ئەگەر گۆڕانکاری ڤاران و ڤاندیبیک ڕووی نەدایە ئەو کاتە دەبێت ئەمە لە دوای تەڕتەکەی وان بیساکەەوە خۆم بیساکە ڕێک لە کۆتایی لە کۆتا خولەکە تەڕ نەکراوە لەخلکی 35 دەور بەڵام دەچەند خولێکی یاریان کرد نازان بەزەبت کارتە سوورەکەەکەی بوو ئەو کاتە تو هێشتا جڵەوی یاریکردن لە دەستا هێشتا لە نێو یاریگادا بوونەوە بەڵام تۆ کاتێک جێمی دووەم ئەم گۆڕانکاریەکەی ڤارانیەتە شوێنی ڤاندیبیک ناوەندی مانچستەر یونایتد دەکوژی واکەی لە تیپی ڕکابەر بەردەوام هێرشە سەرکە یانە گەریانی سلێمانیش بەرامبەر مانچستەر یونایتد یا بەرامبەر هەستی پیاریکە کە تۆ هێرشبەرە لە دواوانێش خۆ هاتیتە دواوە ئۆتۆماتیکی هەموو تیپی وای لێ ئەمە پەیوەندی بە مانچستەر یونایتد و بە تیپی ترەوە نییە تۆ هەمووانە هێناوەتە دواوە تیپە ئامادە کردو بۆی هێرشە سەرکە یعنی ئەمە غەڵ هەڵەیەەکە هەڵەیەکی تر لە کاتی گۆڵیەوە کە بیاوێ پارێزگاری لەو ئەنجامیاریە بکاکە هەیە یان بۆی زیەوە نییە تۆ بچیتەوە دووە جگە لەوەش بوونی ینی مانەوەی ئەگەرە و گۆڕانکاری ڕووی نایە من لەو بڕواایە بووم هەر لە چارێکی دەستپی چارەکە چۆن مانچستەر یونایتد خۆ هەر یان بۆی خوتوڕەیە بوو ینی جێم یەکە میشکەکاتی یاریزانەکان مەزبوط بوون یان بۆیز لە چەند بۆنەیەکە زۆر خوتوڕی لە مانچستەر یونایتد زیاتر بوو بەڵام هەلێک کارەکەی پێچاو نەکردو گۆڵ سکۆری گۆڕی بۆ مانچستەر یونایتد و یان بۆیز کەوتەوە دواوە لە جێمی دومیش ئەیتوانی بەمان سیناریۆ بەردەوام بێت تا خولێکی 65 هەفتە ئەو کاتە ئاسایە ڤاندیبیک بەریتە دەرەوە ئاسایە کریستیان ڕۆناڵدۆ بەریتە دەرەوە ئاسایە برۆنۆ فێرناندێز بەریتە دەرەوە بەڵام لە سەرەتای جێمی دووەم گۆڕانکارە کرێ و بەرپرسیار یەکەمیەوە شکستەی مانچستەر یونایتد خودی سۆڵشایەر و هیچی تر مە لە کاتێکا کە ڤاندیبیک ژێنێتە دەرەوە ماچیش لەسەر کورسیە دەگات
ئەتاگەر گۆڕانکارەکە بۆ بێت ڤاندیبیک لە ڕووی توانای جەستەیی فرێد ما بۆ لە ساحەیە ئەنا ئەگە گۆڕانکارەکە هەر پێویستی بکردا ڤاندیبیک بێتە دەرەوانەیە ماچی لەسەر کورسیە دەکبوونی هەبوو بۆی کە گۆڕانکارەکە مرکز بە مرکز بێ ناکرێتەوە فرێد و ماتیج بەیەکەوە یاریکەن لێڵی ناوەندی مانچستەر یونایتد بەڵام دوای هەر بەشداریشی پێکرا بەشداری پێکرا بۆی کە احتیفاز بە تەعادولیەوە بکە بۆ ماتیچی بەشداری پێکرد نەک بۆی کە احتیفاز بە یەکوی چێ بکە ماتیش کە بەشداریەکە بۆ بەشدارەکە کە احتیفاز بە یەکویەکەوەکە و لینگاردیش بۆ مرتەدا ئامادەبێ بەس لینگارد دەسیستێکی جوانی کرد ئێمە مانچستەر یونایتد جێنێڵین بەبێ ئەوەی باسی کریستیانۆ بکەین چکە بەشێ لە ئەوەی کە وەکو تەوەر دیاریکرا و قسەکردنە لەسەر ڕۆناڵدۆ و میسی مادام لە مانچستەر یونایتدین پێم خۆشە بزانم ڕۆناڵدۆ چی لە مانچستەر یونایتد گۆڕیوە وا دەتوانێت چی بگۆڕ مانچستەر یونایتد وەکو ڕۆناڵدۆ بڵێم گۆڕانکاری گەورە ڕووی ناوە بەڵام لەم ئەم گواستنەوەیە پێویست بوو لە چ ڕوویەکەوە لە ڕۆی کە مارتیال کۆمەڵە تۆپی دەرفەتی لە دەستەیە لە مانچستەر یونایتد سەر ڕۆناڵدۆ لە هەردوو یاریەکە ئەو دەرفەتانی کردو لە قۆناغی کۆمەڵەکانی وەرزە هەردوو یاریەکە و دەرفەتانی کردو بە گۆڵ یاری نیوکاسڵ بۆ نمونە متابعکردنی گۆڵچی کە لێنێک بۆ لە مانچستەر یونایتددا بوونیە بۆ ینی گۆڵەکانی مانچستەر یونایتد ئێمە دەیبینین ئینطلاقی راشفۆرد بووە لێدانەکانی برۆنۆ فەرناندێز لێدانە سزاکانی برۆنۆ فەرناندێز لێدانەکانی پۆگبا یعنی دەگمەن گۆڵێکمان بینیوە کە شتێکی جیاواز بووێ بەڵام لە بوونی ڕۆناڵدۆیە هەر یاری نیوکاسڵ یەکسەر یەکەمین دەرفەت کە متابعکردنی گۆڵچی بۆ مانچستەر یونایتد بەمە ڕۆناڵدۆ گۆڵی کرا ئەمە ئەو کلێنەیە کە مانچستەر یونایتد هەی بووە و جگەلەوە یعنی هەر ئەو دەرفەتی کە بۆ ڕۆناڵدۆ هاتەوە ڕاستەخۆ کردی بە گۆڵ سانچۆ دەرفەتێکی وای بۆ هاتەوانێ بە چونکە ئەو ئەزمونەی نییە نەیتوانی بیکا بە گۆڵ لەبەرەوە پێویستی مانچستەر یونایتد ئیلا پێویستی بە کریستیانۆ ڕۆناڵدۆ بووە نەخێر لەبەری کریستیانۆ ڕۆناڵدۆ پێشتر تایبەتمەندی یاریکردنی و مەرکەزەی نەبووە بەڵام ێستا ڕەنگە ڕۆناڵدۆ بۆ خۆ گونجاندن ناچار بێ بۆی کە لەو مەرکەزایە یاریکە بەڵام لە ئێستەیە بەڵێ ئەو کێشەی کە مانچستەر یونایتد دێتی لە سەرڕمە ڕۆناڵدۆ بەم دوو یاریە وەچێکی جوانی پیشاننا من ناڵێم تەواو ڕۆناڵدۆمەی پێرفێکت کردو بەڵام سەلمانوێتی کە بەڵێ ئەو کلێنەیە کە مانچستەر یونایتد دەوێت پڕی کاتەوە لەسەر ڕۆناڵدۆ ئەوەی کاک محەممەد باسی وەکو زافێ بۆ قسەکانەوەی کە منەی بینم هاتنی ڕۆناڵدۆ گڕوتینێکی زۆری بەخشە بە یاریزانەکانی دیکە و سۆشایاری هەندەی دیکە ناچار کردووە کە شێواز دیاریکردنەکەی زیاتر هێرشبەری بێت و ئەو تۆپانش کە لە ڕابردووە لە باڵەکانەوانێ ئاڕاستی ناو هێڵ سزاکرا ئێستا بۆ مانچستەر یونایتد تۆپەکانە بنە تۆپێکی مەترسیدار کە گۆڵی پێتۆمار بکەن بۆیە بەدڵنیایەوانێ هاتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ مانچستەر یونایتد زافەیەکی زۆر گەورەی بۆ میانەیە و دڵنیاش بە ڕنگدانەوە بێت لە چەند هەفتەی داهاتوودا و بێجگە لە پێکان هاتە بە دوور لە حاڵەتی پێکان جێ دەستی خۆی دیارە بێت قسەیەک هەیە دەوترێ ڕۆناڵدۆ بەم کردوانەی کە لە پشت ڕایەنەرەوە ڕۆڵی ڕایەنەر بجێڕێ و هاوارکردن بەسەر یاریزانە و ئەمە تا چەند بۆ یاریزان شتێکی نۆرمەڵ و گونجاوە ینی لە پێگەی ڕایەنەرەدات وای پێشنگ تۆ پرسیارەکە گرێگنە کە سێدانیشە لەسەر شتانە قسە بکە توانم بڵێم ینی بە دیوێکی تر لە تۆپی پێ حاڵی نەبووە خۆی لە ساحەیە تەنیا لە ڕۆناڵدۆ بینێ نا ئەزانین چۆن لە ڕۆناڵدۆ بین مەیزاتەکە تایبەتە بە ڕۆناڵدۆ کەسیکە من پێ دەڵێمەوەی شەقی لە تۆ بەڵا بەقی ڕۆناڵدۆ دڵسۆز نەبووە لە ساحەیە مارادۆنای لێ دەرچێت ئەوەی شەقی لە تۆپ هەڵاوە یعنی سوورم لەسەرم قسەم خۆ مارادۆنای لێ دەرچێت بەقی ڕۆناڵدۆ دڵسۆزی تۆپ نەبووە بەقی ڕۆناڵدۆ تۆپی خۆش نەویستو ئەم کوڕە بە دڵ تۆپەکە ینی زەلامێک لە 24 سەعاتە 12 ساعت 14 ساعت خەریکی ڕایانکردن بێت چ کەسێ ئەو توانایی هەیە یەک یاریزانم پێ بڵێن لە مێژووی تۆپیان توانایی هەبوو بێ تەنها مارادۆنا هەبووە کە من بینی ومەتەوانێ مارادۆنا بۆ عشقە و بە و سۆزەوە یاری بۆ تۆپ کردووە لەبەرەوە ئەم حاڵەتانە بۆ ڕۆناڵدۆ شتێکی زۆر ئاسان گریمان محەممەد ئیبراهیم ڕایەنەرە لەسەر هێڵی یاریگا وەستاوە لە دوایەوە یاریزانێک هەڵە سێ بۆ شێوەیە مامەڵاکە ئەمە بۆ محەممەد ئیبراهیم وەک ڕایەنەر بۆ ڕایەنەرەکانی دیکە شتێکی نۆرمەڵە ینی شتێکی زۆر نۆرمەڵە ئەگەر یاریزانەکە هاتووە داوا لە منەکە ئاڵێ فلانکەس بخەرە ناوە لە شوێنی فلانکەس ئەمە تەداخلیشی منە من قوبولی ناکەم ئەمە هیچ یاریزان نییە هیچ یاریزانەوەیە کە من تا یاری پێەکەم لە نێو یاریگای ئەرکی خۆی جێبەجێگا کە من هێنامە دەرۆ لە سەر کورسیەک دەدەگانی شێ پابند بێ بە بڕیارەکانی منەوە بەڵام کاتێک یاریزان مساعید بۆ هەیە بۆ ڕایەنەر هاوکاریکردنی ڕایەنەرە
کاتێک من ئەرچێکمەیە لە ساحەیە بۆ نمونە یاریزانەکە ژاوکار لەگەڵما زەختێک گێتەوە سەر تیپەکەمەی ژاوکارە ئیشارەیە بۆ یاریزانەکە ڕەنگە ئەو یاریزانە تەعاتوفی لەگەڵ منە زیاتر بێت تا ڕایەنەرەکەی خۆم زۆر ئاسایەم حاڵەتانە بۆی ڕێنماییە بە یاریزانە یا ئەگەر داواکاری گۆڕانکاری لە مەرکەزی یاریکردن و لە شێواز یاریکردنا کردووە مەمای قۆبوڵ نییە ڕۆناڵدۆ و داواکاریەشی نەکردووە تەنها تەحەفوزە تەنها هاندانی یاریزانە لێوەڕۆ شەهرەمەی کرد و لە کاتی لەدانە سزاکان یاری پۆڵندا شامۆتینۆی کە بولەوانی کە پەنارتەکەی دوورخسەوە کاتێ سانتۆ خۆی بە پرسیار نازانێت پێی بڵێ لێدانە سزاکە جێبەجەکە ڕۆناڵدۆ ورەیەتی لێدانە سزاکە جێبەجەکە ئەمە بارودۆخێکی زۆر ئاسایە ئەمە دەستخستنە سەر و شوونی ڕایەنەر نییە بەڵام ئەوە عەقڵیەتێکیوە کە تێبگا لەوەی ڕۆناڵدۆ لەوێت چیەکە هاي لەوە تێگەی ئەوە مهمە ئەگەر گۆڕانکاری لە پلانی یاریکردنا کردو داوای بەدیلکردنی یاریزانی کردووە ئەمە بۆ هیچ کەسێ قوبوڵ نییە بۆ هیچ کەسێ ڕێژانێکێکە لە شکست خواردوەکانی یەکەمین یاریەکانیانەی بەرشەلۆنە بوو بەرشەلۆنە لە پێشوە بە بوونی میسیەوە شکستیەنە و لە ئێساشدا بەبێ بوونی میسیەر شکستیەنە بەرشەلۆنە بەرەو کوێ بەرشەلۆنەی یاری بایر مونیخ مەبەستە من پێم وا بێت شکستەکە شکستێکی چاڕوانکرا بوو شتێکی ئاساییە بەم پێگاتەوە بە شۆنە بەرامبەر پێگاتە ئێستا بایر مونیخ شکست بێنێت ڕۆناڵد کۆمان مامەڵەیەکی زۆر دروستی لەگەڵ دۆخەکەدا کرد بە شێوەیەکی داخرا و یاری کرد ئەگەر نا باجی قورستریانەیە ئەگەر نا شکستەکە قورسترە بوو لەسەر بەرشەلۆنا بە شێوازە یاریکە پێنج بەرگری کار بوو سێ یاریزانیێڵی ناوەند بوو دو یاریزانی هێرشبەری بوو تەواوی توانای یانەکەی لەسەر پلانی بەرگری داڕشتە بوو بۆ پێی کەزانێت بایر مونیخ لە ڕووی کۆنتترۆلی تۆپۆ لە ڕووی تۆپی درێژ بۆ ناوێڵی سزا لە ڕووی هێرشی هێڵگەڕاوە لە هەموو ڕوویەکە کوالیتی یاریزانەکانی ئامادەیە و یانەکەش ماوەی چەند وەرزە گرفتی نییە و بەردەوام کاریان لەسەرم شتانە کردووە و لەگەڵی ڕاتون دەخیان پێوە گرتووە لە بەرامبەر بەشەونەت هێلی بەرگریەکەی زۆر خراپە بۆی ئەوەی کە کردی کۆمان ئەو بوو کە لە باڵەکانەوانێ بەرگری بکات وی کە توانی کە لە توانای کۆمانە بوو وەکو ڕاهێنەر ئەنجامیدا وەکو پلان وەکو تاکتیک وەکو ئاڕاستەکردنی یاریزانەکان بەڵام دوواجا بەرشەلۆنە هەرەونەی لە حەق بەدایە و شکستی یانەکەش بەو ئەنجام پێم وایە شتێکی باش بووە محەممەد من ئەوەی سەرنجم داوە پێچەوانەی سەرەتای دەستکردن بەکار لە نێوان لاپۆرتا و کومانە ئاڵۆزیەکە بوو بەڵام ئەتوان بڵێم ئێستا هەڵکێشەکە بە شێوەیەکی لێهاتووە کومان لاپۆرتای خسۆتە بەردەم ئەمری واقع ئەوەی کە خۆیەوێ ئەوەی پێەکە ینی دیقەت بە تۆ دەستبەرداری گریزمانە بی لە بەرامبەر لۆک دیۆنگێنی ئەمە کارێکی دروست نییە بە تایبەت کە تۆ پێشتریش ئەسێرەیەکە دەڕوات و کە ناوی لیۆنێل میسیە و پێشووتر سەرکردایەتی کۆمەڵە ئینجازی گەورەی تۆی کردووە منە پرسم ئەم سیاسەتی کە لاپۆرتا بڕیار بوو بەرشەلۆنە بەرەو ڕێڕەوێکی زۆر ڕاستتر و بەرەو ئینجاز بەرێ خەریکە شتەکە پێچەوانە بێتەوە سەر ڕەحمە دەنێرن بۆ مرد و شۆر کە بارتۆمیوە پێشتر توانیوێتی لانی کەم کۆمەڵێ سێرە لە یانەکە خڕبکاتەوە بەم پێکاتەوە کە ئەتوان بڵێم ئەمرێکی واقعە ئەچەنە ڕاستێکی تاڵە بۆ من بە تایبەت کە قسەکردنە لەسەر هۆڵەندیەکان دیپای و لۆک دیۆنگۆمانە کەی لەو پێگەیان بتوانن سەرکردایەتی بەرشەلۆنە بکەن ئەو بەرشەلۆنەی کە ناوێکی گەورەی هەیە و هەمیشە هاندەران چاوەڕوانی گەورەیان لێ هەیە قسەی تۆ لەسەر ئەمە بەگشتی وڵای من هەمە قسەی چەند بەرنامەی پێش ئێستاکەم بەرشەلۆنە وەرزی ڕابردوو چی کرد تەنها جامی چی کرد جامی شای ئیسپانیای بردەوە ڕکابەری خۆی ئیسپانی کرد پلەی سێم بووە ڕکابەری چامپیۆنز لیگی کرد پێمە قۆناغیش هەشت بەرامبەر پاریس سەن ژەرمان ماڵاوایی کرد یاریە کامنەوە بە چوارگۆڵە بەرشەلۆنە خاوەنی شێ بوو میسی بوو گریزمان بوو هەمان تەشکیلەی کە ئێستا لێرە ماوە بەرشەلۆنە کاتێ لاپۆرتا هاتۆتە ئێستا پۆستی سەرۆکایەتی ئەوێ ئەم تیپە ڕێخاتەوە ئەم ساڵ ئامانجی بەرشەلۆنە ڕێخستنەوەی ڕێخستنەوە بە زندانی و یاریزانانە خۆ هەمووی بەرپرسیارێکە تێکە ناکەوێتە سەر بەڵێ ئەزای بۆ لەبەرەوەی تۆ کەتیبەکە و نازناوی چامپیۆنز لیگ نەباتەوە گونا حایریزانێکە پێ بێ ساڵانی 6 میلیۆن یۆرۆی بیتێ گونا حایریزانێکی وەکو گریزمانە پێ بە ساڵانی 20 میلیۆن یۆرۆی بیتێ کە تۆ چامپیۆنز لیگ نابیتەوە بۆ ییتێ ئەگەر بەرشەلۆنە ئەم ساڵ ڕکابەرەکەی وەرزی ڕابردوون نەکرد من بەرپرسیار منە پێ دەڵێم بەرشەلۆنە ئەم ساڵیش بامان ڕیتمەڕۆ قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگە ئەمە بۆ بەرشەلۆنە شتێکی نە زەحمەت نییە کە تێیپەڕێنێ لەبەری تاکە ڕکابەری بایرنە
تابڵین دانیشەی گێرە و کێشەی بۆ دروستکردنا ڕکابەری کیوتی بۆ بۆی بەرشلۆنە هێشتا پێگاتەکەی ئەوەندە وێران نییە کە نەتوانێت قۆناغی کۆمەڵەکان پێ دەڵم ینی قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنێ خولی لیگەی ئیسپانی سەرەتای وەکو ڕیال مەدرید دەست پێ کردووە ینی شتێ نییە کە بڵێنێ تاقیکردنەوەی قورسی بلباوی کردو ئاسێکی بەرزی بەرامبەر بلباو پێشکەش کرد لە ناو بلباوە بێکسامبوو ناتوێتە دەرەوانێ بەرشەلۆنە پار لە وەرزی ڕابردووە دویاری ئەتلێتیکۆ مەدرید یەک خاڵی هێناوە لەگەڵ ڕیال مەدریددا دو یاری دۆڕانەوە سفر خاڵی هێناوە یعنی بەرشەلۆنە لە کۆی هەردوو ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ گەورەکانە یەک خاڵی هێناوە لە کۆی 4 یاری لە کۆی 12 خاڵ یەک خاڵی هێناوە ئێجارێ پەلەمەکەن لە بەرشلۆنە لە دروستبوونەوەیە دەستبەرداربوونی هێشتا ئەجۆرۆ ماوێتی لەم ئەنسۆفاتی ئێستا گەڕاوە تۆ پێگاتی یعنی پلانەکەی بەرشەلۆنە کە داین ڕشتووە بۆی کە دیونیانەکە ڕێخاتەوە لامان کاتە تیپێک دروستکە بۆ ساڵانی داهاتوو بەرشەلۆنە ئامانجی ئەم ساڵی نییە ئەوەشی کە دانیش ئەم ساڵ بەنیازیەوە بێ بەرشلۆنە ئەنجام بپێچیەوە بۆی کە ڕکابەری سەرسەختەکان نەخێن بەرشلۆنە ڕکابەریکردنی سەرسەختی لالیگاشی لە هەفتەی 34 پارەوە 35 پارەوە چۆکی دا ئانی 4 هەفتەی کۆتایی چۆکی دا ئێجارە هێشتا سەرەتایە بۆ بەرشەلۆنە من لەو بڕوایم کۆمان لە دروستکردنەوەی تیپا هیچ کێشەیەکی نییە وەڕانەرێکی زۆر باشە و هێنانی لۆکدیۆنگ پڕکردنەوەی فەراغە ئامانج نییە ینی گرێبەستی دواساتی مەرکاتۆ پلانە بۆ نمونە بۆ تیپێکی ئەتلێتیکۆ مەدرید کە گریزمانیە ناوە ئاساییە بڵێن پلانە لەبەری پێشتر ئەزمموی یاریکردنی لەگەڵم کوڕایە هەبوو و سیمۆنیە زانێت چۆنە و خۆی لەگەڵ یا پەروەردە بووە بەڵام هێنانی دیۆنگ بۆ بەرشەلۆنە پلانێکی جێگرە و کتوپڕەکە ئەنجامیەوە لەبەر تۆ نابێ هەڵسەنگاندنی بەرشەلۆنە لەسەر دیۆنکەین دەرفەت بن بە بەرشەلۆنە با یاریزانەکانی بە تایبگەڕێنەوە ئەم تیپا یعنی زۆر قورسە تۆ کەسێکی گرنگی وەکو مێسی لە پێگاتەیە لە دەست بێ یعنی بەرشەلۆنە لە یاریگای کامنوک گرنگتر لە درێسەکەی گرنگتر لە بوونی هاندەران لە نێو یاریگا گرنگتر لە بوونی سەرۆکەکان بۆی گرنگتر لە چەند ساڵی ڕابردوو لە 18 ساڵی ڕابردووە بوونی لیۆنێل میسی بووە ئێستا تۆ تیپێک ئێستا ئەم کەسەی لێ دەرێنی ئەم عشق و حوبەی ناوساحە و هاندەران و دەرەوەی هاندەر و تۆپ و هەر یاریگای کامنوو ڕەنگە لەگەڵ میسیە من لەو بڕوایم ئەفسوسێکی جیاوازیە بوو بێ بۆ میسی هەر خودی یاریگاکەش ئێستا ئەمە دەرچووە دەرفەت بەم بە بەرشەلۆنە دەرفەت بەن بە کومان بابزان چی دەکات ئەم قۆناغی دروستبوونەوەی محەممەد باسی کرد بەبوونی میسی چۆنەڵی خێراترە بوەنگاوەکانیان بە نەبوونی میسی کە میسی تێدای زندراوەوێ ڕایەوە موچەی کە باسکرا و ئەدرا بۆ یاریزان بەبوونی میسی ئێمە بۆ یەک دووەرز باشتر ئەبوو بەڵام لە بەرنامەکانی ڕابردووشە باسیەوەم کردو کە بێ باشۆنە بۆ قۆناغی دوای میسی خۆی ئامادە بکات ئێستش کە دو ساڵە بە میسیەوە هەوڵی خۆنێکردنەوە دەی گرفتەکانیش خۆ تەنهای 2015 بەرشەلۆنە کۆتا چامپیۆنزلیگی کە بردوێتی 2015 بووە یەک جاری تر لەم 6 ساڵە چۆتەوە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنزلیگ لە 6 ساڵە یەک جار بەرشەلۆنە هەوڵی شیاوە بە میسیش و تیپەکەی بەڵام هەوڵەکان چۆن بوو ینی یاریزانەی کە هاتووە ئەو یاریزانە نەبوو کە ینی خۆ ئەمە ناکرێ ئەمە بیبەسینەوە بۆی مادام بەرشەلۆنە نەگەیشتووە ئیتر لە گەورە دەرچوو نازانین چۆنەکە پێشویستم باسی ئەوە بکەم گرفتەکانی بەشونە تەنان لا کێشەی سەوز نییە دوێنێ کە لە بەیاننامەیە کە یانەکە خۆی ڕایگەێنێت 481 میلیۆن ئەم یانەیە بودجەکەی کەمی هەیە قەرزارە 481 میلیۆن واتام یانەیە ئەبێ دەستبەداری یاریزان بێ بۆیە دەستبەداری گریزمانە بێ بۆی ناتوانێت کە گرێبەستی میسی نوێ بکاتەوانێ بەو موچەی کە خۆی داوای کردووە بۆی ناتوانێت گرێبەستی باش بکات کە توی بینی گەورەوێنێ بەبێ بەرامبەر ئیریگارسیانێ بەبێ بەرامبەر کەم پێما بە ئیریگارسیا بەرگریکارێکی نۆرماڵە تۆ بەرگریکارێکی سۆپەر نییە ئەو کاتە ئیریگارسیا باشەکان و بەشەرۆنە باشە ئەمانە نابنەوەی ئیزافێکی زۆر باش بەڵام لاپۆرتە ئێستا کار بۆواکات لە ڕووی داراییەوانە یانەکە بەرەو پێش بەرێتەوانێ اینجا لەو دو بتوانێت گرێبەس بکات واتە ئەسلەم قۆناغەوان کار لەسەر لا کێشەی سەوز زۆر بۆ شوێ ناکەن ئەوان کار لەسەرەوەکەن لە ڕووی دارایی و لە ڕووی ئیداریوانێ باش بن دواتر کار بزەبتی ژوایە ینی بۆ جۆرێت تۆ تا لە ڕووی دارایی و ئیداریوانێ باش نەبی ناتوانین ڕاستە تۆ بارتۆمیۆ کە ئاماژە پێکردوانێ سەگانە ئاوات بۆ سەردەمە بخوازن پێگاتەکەی باش بووە ینی ئەستێرەی تیا بووە بەڵام بنیاتنانی ئەوە مۆسێرەی لەسەر ئەساسی کۆمەڵی قەرزی زۆر بووە بەشۆنێ تووشی ئەم ڕۆژە کردو کۆمەڵێک موچەی ساڵانەی زۆر کە بەشۆنەی ئەسەوای هاتووە بەدەستی و ئەناڵێنێت بۆ ئەم پێم وابێت لاپۆرتە لە هەنگاوەکانی هەنگاوی ناوە بەڵام پێویستی بە کاتی زۆرە لە بەرەوەی قەرزەکانی زۆر بڵێم لەسەرەوە ینی من ئەمە پێم وایە پلانێکی سەرکەوتووە لاپۆرتە ئەگەر تۆ
خاوەنی میسی و گریزمان بمێنی ناچاری بەوەی کە تیپێک وەکو ڕکابەری نازناوی چامپیۆنز لیگ و ڕکابەری برنەوەی نازناوی خولی ئیسپانی ناوە بێندێ بەڵام تۆ ئێستا کە تۆ ناوی میسی و ناوی گریزمان لەم تیپە تا دوور کەوتۆ تۆ بمانەوە نەمانێت گریزمان لەنا ئەوروپا هیچێکە لە ئەستێرەکان ڕاستە لەگەڵ بەرشۆنە یاسی وەکو پێویستنەوە بەڵام هیچێکە لە ئەستێرە دیارەکانی کیشوەری ئەوروپا یعنی نوێنەرێکی بێزی یاریزانە باشەکانی کیشوەری ئەوروپا کاتێک تۆم دووناوە لە خۆی دوورەخەیتەوە ئۆتۆماتیشی بەرشەلۆن لە ڕکابەریکردنی نازناوی چامپیۆنز لیگ و لە ڕکابەریکردنی نازناوی لیگا بەو شێوە شوماری کە پێشتر ناویاتوە دوورەکەوێتەوە ئەمە لە مەسلحەتی کێ لە مەسلحەتی لاپۆرتایە کە بەهێمنتر بەرشەلۆنە دروست بکات و ڕێکی بخاتەوە بۆ ساڵانی داهاتوو. ڕاجان کۆمنت شتوانە یان چینە سەر تەوەری دوات تەوەرەکانی دواتر باشترە بێت. ئینتەر میلان یەکێکی کە بوو لە شکست خواردووەکان. ئینتەر میلان سڕەڕایەوەی کە ئەتوانم بڵێم لارەکە جگەل لە چەند خولەکی کۆتایی ئەفزالتر بوو لە ڕووی خوتوڕەوە بەڵام تووشیەمان گرفتی پارساڵ بۆ شکستی هێنا. کێشە لە چیا بوو کە ئینتەر میلان نەیتوانی ئەو ئامانجەی کە هەیبوو بیپێکێت کە برنەوەی لە ڕیال مەدرید لانی کەم قەرەبووکردنەوەی ئەو دوو شکستەی کە لە وەرزی ڕابردوواتەوە. ئاماژە و پێکرد کە لە سەرەتای یاریوانێت تا کۆتا خولەکەکان ئینتەر میلان لە یاریگایە ئاستێکی باشی پێشکەش کردەوەی کە تۆپی لە لاوێلەوەیت کە هەجمەکان بنیاد بنێت بەڵام دوجار لە کۆتا لەمسەکانە و لە نزیک بوونەوەی کەوەی کە گۆڵ پێکن ئامانجەکەی خۆیان پێکن سەرکەوتو نەبوو نەگە تۆ سەرش بە هێن دروستکردنی گۆڵەکان هەم تۆپەکان کاڕاستەی گۆڵ ئەکرات بەو کوالیتیە زۆر باشە نەبووە تا و کەسێک کە تۆپەکەی دروستەکە پێویستە کرێ ڕژبەرەکە زیاد لە ئەندازە خۆی ماندوو بکاتە تۆپەکە زۆر ئاسان نەبوو کە بیخاتە گۆڵوانەیە ئەمەش بۆ هێرشبەرانی ئینتەر میلان زۆر باش نەبوو کۆمەڵی دەرفەتیان بواتەوانێ کە لە دەستیاندا بۆ کارێکی لەو کارەکانەوەی کە لە چەند وەرزی ڕابردووە بەشداریان کردووە ڕاستە خۆ لە قۆناغی کۆمەڵەکان ماڵەوەیان کردووە مەوەی کردووە کە کەسایەتی یانەکە زۆر بەهێز نەبێت و مێژووی یانەکەش وەیەکێ لەو کۆمنتانەی کە بۆ ڕێکلامەکاتەوە باسی لە مێژووی یانەکانەکە لە چامپیۆنز لیگ و کاریگەریەکەی مێژووی ئەم یانەی مێژوویەکی زۆر گەورە نیە لە چامپیۆنز لیگا کە کۆمەکی ئەم یاریزانە نوێیانەی ئینتەر میلان بکات کە درێسی نێرازۆریان پۆشیوە بۆ ئەم وەرزە لە چامپیۆنز لیگ ڕکابەرێکی باش بکەن. دو ساڵی 2010 لێ دەربکە کە هیچ بە فەزلی مۆرینۆ توانیان کە نازناوەکە بەرنەوە گەنە لە ڕابردووە یانەیە ڕکابەرێکی سەرسەخت و ڕکابەرێکی حەقیقی نەبوو بۆ بنەوەی نازناوەکە بۆیە دوجار ئینتەر میلان یاریێکی باشەکە بەڵام ناتوانێت خۆی بە گۆڵ بگەێنێت و گۆڵ تۆمارکە لەبەرەی کەسایەتی یانەکە زۆر باش نییە. چاوەڕێی ئینزاگی بکەین کە زیاتر بۆ ئینتەر میلان بکات بە تایبەت کە وەرزی یەکەمێتی لەگەڵەویانەیە قورس نییە بە تایبەت تر ڕۆشتنی لۆکاکۆ و حەکیمی و ڕۆشتنی کۆنتیش کە کاریگەری لە سەر یاریزانەکان دەتوان بڵم جێشتووە بە تایبەتتر کە ئینزاگی ئێساتووە ڕەنگە قورس بێ هەموو یاریزانەکانی استیجابەی تەکتیشیە بکەن لە تەنها وەرزێکە لە چەند یاریەکە ئەم وەرزە بۆ ئینتەر میلانی ژەربێ بە وەرزی چۆنەڵی ئامادەکاری بۆ دروستبوونەوەی تیپێکی نوێیان چی؟ ئینتەر میلان تیپی نوێ بەمە دروست نابێت تیپەکە ئینتەر میلان دروست بوو بەڵام من ینی بەجددی لە کۆنتیە گومانم هەیە کۆنتی لە ئەزمموی کاری ڕانەراتی کۆنتی گومانم هەیە یعنی ئیتالیایکی ڕووخاوی دروست کردەوە دەستبەرداری ئیتالیا بوو چووە چێلسی پریمەرلیگی بۆ برد وەرزی دوایەوە قینەبەراتی لەگەڵ کۆستا دروست کرد بۆ کار بوو بۆ شکستی چێلسی وازیێنە هاتە ئینتەر میلان دەرفەتێکی وەرگردوایەوە لە ساڵی دووەمە توانی خولی ئیتالی بۆ بەرێتەوانێ دواتر وازیێنە کێشەکە لە کاریگەڕی ئینتەر میلانە یا لە خودی کۆنتیایە ینی من گومانم بۆ دروست بۆلەوە وەکو ئینزاگی وەکو پێگاتی ئینتەر میلان پێم وایە بە لە دەستدانی چ لۆکاکۆ بێ چ ئەشرەف حەکیمی بێ شێوازی خولی ئیتالی یانەکانی ئیتالیا هێشتا دەرفەتی پاڵاوانبوو نایە بە ئینتەر میلان هێشتا ئینتەر میلان پێگاتەیەکی هێندە تۆکمە و بەهێزی پێیە کە بتوانێت ڕکابەرێکی سەرسەخت بکە لە پارێزگاریکردنی نازناوەکەی بەس وەکو چامپیۆنز لیگ ینی من ئێستا قەناعەتێکم بۆ دروست بە ینی زۆر کە زەڵێ یاریزانی بە ئەزمون و تا حەدێ ئەمە ئەو قسەی کە بڕیار باسی کرد مێژووی تیپێک لە چامپیۆنز لیگا زۆر گرنگە ینی باوەڕکە پێشنگ من قەناعەتم وایە ئێستا ئەگەر هەر دزیکۆ درێسی ڕیال مەدریدی لەبەرکە لە چامپیۆنز لیگا بە شێوەیەکی تر دەرکەوێت درێسی بایرن لەبەرکە بە شێوەیەکی دەزانین فەرقەکە لە چییە ئەو تەعاملەی کارگێڕی یانەکە پێش یارەکەی کات و ئاکامی یاریزانە هەست بە گەورەی خۆی بکات تو ئەو هاتە ناوەی ماڵدینی ببینە لە یارەکەی لێڤەرپۆڵە بۆ ناو ئەنفیلد و قسەکردنەکە کلوبا و شخصیاتی کە بۆی دروست دەبێت ئێم یاریزانانە ئێسی میلان کە ماڵدینیە بینن حتمما خۆیان بە گەورە ئەبینەوانەیە بینن خوان باسی هەل لە یارەکەش ڕەنگدانەوەی هەیە تاوان ینی پێ دەڵێم ینی ڕەنگە ئەمەی کە بڕیاریش باسی کرد
من گومانی 100% ینی یقینم بە 100%ەوەی کە ئەمە کاریگەریە بێ لەسەر یاریزانەکان کە درێسیەوتی پێی ئەیپۆشێ بۆ چ ئامانجە یاریەکە و یاریکردنی یاریزانەکانیش دەگۆڕێت لەم ئامانجە بۆ مامانجە ئەنتەر هێشتا شکست بەرامبەر ڕیال مەدریت عیبە نییە لەبەرەوەی تۆ ئەگەر وەکو یاری وەریگرین ئینزاجی یاریی باشی کردووە یاریزانەکانیش ئاستێکی بەرزیان پێشکەش کردو ئاینچیلۆتی خۆشی خۆی دانی پیانێ یارێکی ئێجگار زەحمەت و بردنەوەکەشیان زۆر بە گرنگ باسەکە کە بەرامبەر ئینتەر میلان تۆماریان کردووە ئەم کۆمەڵی دەرفەتی وتیان کە ئینتەر میلان بگاتە قۆناغی داهات و بەڵام وەکو سەرەتا ئینتەر میلان ئاستێکی بەرزی پێشکەش کردووە کە شایانی ڕەخنەگرتن نییە بەڵام ئەوە چییە تەنها چەند وردەکاریی بچووک وای کرد کە ڕیال مەدرید لەو یاریە براوە بێگناب باشترین ئەنجام بۆ ڕیال مەدرید لەو یاریەدا یەکسانبوون بوو بەڵام پێچەوانەکەی ڕوویا کە شکستی ئینتەر میلان پەیوەست بە مێژووەوە یعنی ئەگەر دیقەت بین بگەڕێنە دواوە ئێمە لە 2010 ئیتاڵیەکانمان نەبینیەوە لەسەر تەختی بەدەردێڵە پاشایەتی و بردنەوەی نازداوەکە ئەمەش بەشێکە لەوەی کە ئەم عقدەی بۆ ئیتاڵیەکان دروست کردووە هەروەک چۆن ئەلیساندرۆ دلپیرۆڵێ بەشداریکردنی ئیتاڵیەکان لەم وەرزەیە تەنها بۆ بەشداریکردن نەک ئەوەی چانسی ئەوەشیانە بێ بنە پاڵەوە ئەم قسەیە تا چەند بۆ نمونە دلپیرۆ پێکاوێتی لەوەی کە ئیتاڵیەکان ئەم وەرزەش تەنها بۆ بەشداریکردن هاتوون نەک بۆ بردن بەڵام لە سال 99 پێکاوێتی لەبەرەوەی هیچ پێگاتەیەک و هیچ ڕایەنەرێکی ئێستای یانەکانی ئیتاڵیا ناتوانن ڕکابەری یانە گەورەکانی ئەوروپا بکەن ڕەنگە بتوانن لە یاریەکە یان لە دوو یاریە سەرێشە بۆ یانە گەورەکان دروست بکەن بەڵام دوواجا بردنەوەی نازناوەکە بە چواردە یاری ئامادەی زۆری ئەوێ دووە جۆرێ لە ڕکابەریکردنی سەرسەختیەوەی کەمە لە یان ئیتاڵەکانە چەندین وەرزە دوورە تەنها ڕۆمانە بێ لە وەرزی 2017دا کە گەیشتووەتە قۆناغی چوارگۆشەی زێڕین بوو کە بەرامبەر لێڤەرپوڵ شکستێنە ئەگەر یانەکانی دیکە ناتوانیوە بۆ جۆرە لەم 5 ساڵی کۆتاییە ئاستێکیوا پێشکەشکەن پێشتر یۆڤانتۆس توانێتی بەڵام لە پێشتردای پێگاتە یۆڤانتۆس پێگاتێکی تاو ئامادە بوو تەنها گرفتێکەکەی بوو ئەلێگری بوو کە نەیدەتوانی بەو ئەقلێتە گەورەوانەی لە چامپیۆنز لیگا ڕکابەری بکات و ئەو جیاوازیەش کە هەیە تۆ سەرنج بە تۆ ڕیال مەدرید کاتێک پیرێز خۆیەکە بە ژووری خۆگۆڕینی یاریزانەکانە کابراگە و هەموو وەکو سەرۆکی یانە و نازناوی چامپیۆنز لیگ لەگەڵ یانەکە بدێتەوە یاریزانەکان عەزمێکی تریان بۆ دروست دەبێت بەڵام سەرۆکی یانە ئینتەر میلان ئێستا 18 بۆ 20 ساڵە بێت بچێتە ژووری جلگۆڕینی یاریزانەکانەوانەیە تا هیچ عەزمێ بۆم یاریزانە دروست ناکات چ وتارێکی پێ بۆیان لە ژووری جلگۆڕین ئەوەی وتار کاریگەریە زۆر کات تاکتیک ڕوون ناکرێتەوە لەبەرەوەی لە مەشقەکانە تاکتیک و پلانکاری لەسەرەکرێت بۆیە یانەیەکی وەکو ئینتەر میلان نەیتوانیوە بۆ گەورەیە بەرامبەر ڕیال مەدرید دەربکەوێت و یانەکانی دیکەش بە هەماشەوە بەڵام ئەتوانن سەرێشە دروست بکەن بۆ نمونە ئینتەر میلان تا خولەکی کۆتایی گرفتی زۆری بۆ ڕیال مەدرید دروست کرد بەڵام قسەی کۆتایی لە لای ڕیال مەدریددا کە نزیکی 90 خولەک فشاری لەسەر بێ بەرگریکارێکی هەڵە ناکە بەرگریکارێکی تۆپێ نادا بەدەست کە کاراسانی بێ بۆ هێرشبەرانی ئینتەر میلان ئەم داڕوخانە لە یانەی ئیتاڵیەکانە هەیە بەڵام لە یانەکانی دیکەدا کەمترە زۆر باشە هیچ تۆ سەرنجەکە نەخێر باش محەممەد بە حکمیەوەیەوە هەردووکتان لە ئیتاڵیا و نزیکترن و بە تایبەتریش لە میلان من پێم خۆشە گەڕانەوەی میلان و بەشداریکردنی دوای حەوت ساڵ بۆ ئێوە بۆ ئێوە بەجێ ئێستا من هادەری میلانی هادەری هیچ ژیانێنی محەممەد وازنێنەوە من هادەری هیچ ژیانێنی سێری لە دەرەوەی ئیشەکەمان هەڵبەت بڕواکە ینی لە دەرەوەی ئیشەکەش هادەری هیچ ژیانێنی بەخوای گەورە میلان بۆیە باش بۆ بڕیاروازی یاریەوە یەقینی سەڵدەزەتم بۆیە دایمە دوو وەرز کە دەستمان وتمە تو خوا واز لە میلان بێ لە بایانی بزەبن لەوەتی بڕیاروازیان پاروازی تەوا وازی پاروازی کولیە نا لە میلان دووەمی خولی ئیتالی بوو تیپەکە گەڕایەوە بۆ ئەوە گەڕاوەت و ئەم ساڵ لە چامپیۆنز لیگە یاسە کۆڵی شکور لە میلانە مەشغوڵی تیپەکانی ترە میلان لە بارودۆخێکی باشە بە دوور بێ زۆر باشە لەسەر میلان قسەی تۆ میلان چۆن بینیت خوێندنەوە چییە بۆ یاریکردن و شێوازی یاریکردنی یاریزانەکانی ئەمە سێرانەیە سا لە ویانیان توانای سەرکردایەتیکردنی میلانیان ئێلانی کەم بۆ بردنەوەی خولی ئیتاڵی و لاپتاڵە چۆن دەرکەوتن پاڵەوانانە ئەوەی کە باست کرد مێژوو بەمیانەوە دیار بوو کە بیزە بەدەما ئاتووە پارێزاری لەو مێژۆ بکاکایەتی بە تایبەت لە بەرامبەر لیڤەرپولێکا کە ئەتوانم بڵێم کێشمەکێش بوو ڕکابەریان زۆر هەر کۆمنتی کاکە دارویە کە هاوڕێمان دارە ڕۆمی ئەیژەر داوای پێناسەی ئەیسی میلان بە تایبەت دەتەوە کە لە کۆمنت
پرسیارە بۆ لێوە دەبەجێڵی پرسیارە لێوەکەم شکستی میلان بەرامبەر بە لیڤەرپوڵ لە چ میدیایەکە بینیتان سەرزەنشت کرێ ستایش نەکرێت شکست نەبوو لە ڕووی ئەنجام و میلان شکستی ناوە بەڵام چ کەسێک سەرزەنشتی میلانی کورس ڕاگەاندنی سەرزەنشتی میلان نەک لەبەر کە تازە گەڕاوەتەوە بەراورد ناکرێ نەگەر لەبەر ئەوەش یعنی ئەیسی میلان بە جورئەتێک و بە وەک ئەوەی کە عەرە بڵێ یعنی ئازایەتێکی واوە دەرکەوت شکستەکەی شار دەوانێ واتە شکستی ژوە لە ناو ئەنفیڵدا بە ئەنجامی دوو بەسی و سەرەتا گۆڵی لەسەر تۆمار کرێ پەنارتیش لەسەر بگیرە دوجار دوو گۆڵ تۆمار کردیتوانێ ئەو دوو گۆڵی میلان کردی من لە بڕوایم بەزمان سەرسیتی بتوانێت بەرامبەر بە لێڤەرپوڵ بەو جۆرە بیکە ینی دوو گۆڵی تەواو تەکتیکی دوو گۆڵ تەواو بە هوەری یاریزانەکانێ بە پلانێکی یاریکردن یعنی ئێستا زۆر کە زەڵێ ڕیال مەدرید پار سێ گۆڵی لە لیڤەرپوڵ کرد بەڵام بڕۆن سەری سیگ و سێ گۆڵەکە بکەنەوانێ بەشێکی گۆڵی مرتەدێ یعنی ئەسیستەکەی تۆنی کرۆز و ئەم حاڵەتانی کە بووە لە مرتەدەیان گۆڵانە کرا بەڵام من ئەگەر پێناسی میلان کەم لە چامپیۆنز لیگە میلان لە پاش دابڕانێکی 7 ساڵی بۆ گەڕانەوەی بۆ چامپیۆنز لیگ لە یەکەم تاقیکردنەوە وەچی میلانی پیشانە یعنی من لەو بڕوایم ناوێکی تایبەت بە میلانی پێشکەش کرد لیڤەرپوڵی تووشی ناڕەحەتیە کرد دەوانێت کە بەڵێ بەرامبەر میلان یارەکەی اینجا با لیل معلوماتی ئەوانەی کە ڕەخنە لە میلانەگرن میلان لە سەردەمی قیمەیە ئارسینال سێ گۆڵی کردو لە ناو ساحی خۆیان لە سەردەمی قیمەیە کانچیلۆتی مدەڕی بوو بە لە ناو ئۆڵترافۆرتا 3-2 دۆڕاوە و هاتۆتەوە ناو سانسیرۆ سێ گۆڵی لێ کردووە یعنی عقدەی میلان لەگەڵ یاریکردنی لە ناو ئینگلتەرا بەردەوام بوو لەگەڵ پۆرتسمۆسا لێوەڕۆلیگا یاری کرد بە زەحمەت ئەنجامی 2-2 هێنا ئەتیادی ئەم یاریانە بۆ میلان لە ناو خاکی ئینگلتەرا میلان قەت لە مێژووە ئەنجامێکی ئەوەندە دڵخۆشکەری نەبووە وەکو ئەوی کە بڵێ تۆ ئەمە بینی میلانێکی بەڵام وەکو سەرەتایەک من پێم وایە میلانێکی پێرفێکت بوو بەرامبەر بە لیڤەرپوڵ وەکو پیۆلی وەکو سەرەتای ینی سەرباقی ئەو نەقسە من پێم وایە ئەگەر ئێبراهیمۆڤیچ وجودی هەبووە ڕەنگە بارودۆخەکە بۆ میلان پێچەوە نەبووە و ئەگەر ینی بەداخۆم قسەیەکەم ئەگەر دۆناڕۆمای نەفرەتی لە میلانە بمایەتەوانێ ڕەنگە بارودۆخەکە پێچەوە نەبووایەتەوانێت لەبەرەوە تا دۆناڕۆما چۆتە پاریس سەن ژەرمان لەسەر کورسی احتیاط دانیشتووە احتیاطی ناڤاسە لە کاتێکا باشترین گۆڵچی یۆرۆ بووە بەڵام ئێستا احتیاطی ناڤاسە لە چامپیۆنز لیگ ڕای ڕۆشتنی دۆناڕۆما و هاکان هێشتا بەڵام دۆناڕۆما نا هاکان نا لەبەری هاکان میلان دوو گۆڵی کردووە نا بەڵام سەر ڕای ڕۆشتنی دواییان سێ تۆپ ڕاستە لێدانی سزای سەلاحی گێڕاوەتەوە چەند تۆپێکی گێڕاوەتەوە لە پێگاتی نمونەی یوفا بەڵام بۆ نمونە ئەزمموی کەسێک بۆ نمونە لە گۆڵی یەکسانبوونەوەی محەممەد سەلاحە مانیان برارە ڕاستەکەیە دێتە دەرەوانێ بەڵام نەبوونی ئەزمون نەبوونی ئینسیجامی لەگەڵ تیپەکەیە وای لەکە لەکتێک نەگەیشتنی لەگەڵ بەرگری کارە گەڕانەوەکە بۆ دوامە گۆڵ یەکسانیە کاتێک لیڤەرپوڵ باسانی لە گێمی دۆم گۆڵ یەکسانی کردوانێ ئەمە دەرفەتە ئەمە فەراغی دروستکرد ینی گۆڵی سێ مێندرسۆنیش بە هەڵی ورد میلان لە یاری لیڤەرپوڵا دۆڕا یعنی میلان ئەوە نەبوو ڕاستە لیڤەرپوڵ سێ جارێ 15 خولێکی سەرەتا لیڤەرپوڵ کۆنتڕۆلی تاوی یاری کرد گۆڵێک تۆمۆری لە خۆیانیەکە ئەمە تا حەدێ ینی وەسانی مانیان لەوەیە غەڵەتە گۆڵی دومی سەلاح مانیان یەتە دەرەوانێ دواترە گەڕێتەوە بۆ گۆڵ ناتوانێت بڕیارە دروستەکە بە لە گۆڵی سێمە هیچ کەسێ مراقبەی هندرسۆن ناکە یعنی هیچ کەسێ لەگەڵ هندرسۆنانیە لێدانێکی زۆر ئاسان لێیا بۆ زاوی میلان من پێم وایە گەر گۆڕانکاری لە پێگاتی میلانە ڕوونەیە بە تایبەتی وجودی دۆناڕۆما لە میلانە بمایەتەوە و لەم یاریەشە ئیبراهیمۆڤیچ لە میلانە یاری کردا یاخودەوە تا جیرۆ هەر سەرەکی بووە ڕەنگە میلان بیتوانێت تەعاملێکی جیاوازکە بەڵام سەرباقی وەش میلان پێرفێکت دەرکەوت و یاری یەکلاکەرۆی میلان و وەڵامی میلانیش بۆی کە بەنیازی چێ لە چامپیۆنز لیگە یاری ئەتلێتیکۆ مەدریدە لە ناو سان سیرۆ کاک ئامانچ پرسیاریەوە کاتێسی میلان سەرەکەوێت لەم کۆمەڵی حەزەکەمان خۆجوابیەوە بێتەوە من 100 ئیمانم بە سەرکەوتنی میلانێ ئەی تۆ بە تایبەتی یاری ئەتلێتیکۆ مەدرید من یاری ئەتلێتیکۆ مەدرید پۆرتۆ من یاری ئەتلێتیکۆ مەدرید بە یەکلاکەرەوە بینم بۆ میلان یاری پۆرتۆش یاری ئەتلێتیکۆ مەدرید بە یەکلاکەرەوە بین بۆ میلان من بڕوام وایە سەر ناکە سەر ناکەوێت ئەو بڕوای زوای زۆر دۆڕالەوە هەر بڕوای وای باریپارێکێ تایبەت بە میلانەکەم مەگەر وتو بێتم سەر ناکەوێت بۆ ئۆپتاڵ بەڵام بێنیمان لە کۆتا لە حاستی میلانە لە حاسی میلانە قەرزاری ئێستا بە دەنگی منە بێت بە 50 زایدەنیەک نەمیژەڵم سەرەکەوێت بەس ئەمە عەتف نییە ئەمە عەتف نییە لەم پێم وا بێت بەم شێوازە یاریکردنەوە بەو پێگاتێ بۆ ڕاهێنەرە
توانای ئەو هەیە لەم کۆمەڵە من ناڵێم سەرەکە من یاریەکانی ئەڵێم یاری خۆسە. ئەتلەتیکۆ مەدریدی ناو سانسیرۆ یەکلاکەوێت لەبەروی بۆ دەرفەتێکەیە لە بەردەم میلانە کاتێک تو یاری ئەتلەتیکۆ مەدرید دەبیتەوە لەولا لیڤەرپۆڵ یعنی 170 بەرامبەر پۆرتۆ براوا بێ لیڤەرپۆڵ لێرەیە درێک بەواکە کە میلان سێ خاڵیەیە کە میلان سێ خاڵیە و ئەتلەتیکۆ مەدرید دوو یاری بەرامبەر بە لیڤەرپۆڵی لەسەر 6 خاڵ ڕکابەرێکا خۆی خاوەنی 6 خاڵە واکات جددیتر بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید یاریکە لەبەروی هیوای بۆ نەیەڵێ لە یاری سێم و چوارەمان تۆ بەرامبەر ئەتلەتیکۆ مەدریدی ئەمە دەرفەتە یا بە میلان من ئەوەی کە ئەمە لەم پێیبەستووە ئەوەیە کە میلان یاری ئەتلەتیکۆ مەدرید بێتەوە دواتر لیڤەرپۆڵ و ڕکابەری کردی لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید ئەمە دەرفەتە بە میلان بۆی بگاتە قۆناغیداتەوە ئەگنا ڕاستە ئەگەر لە ڕووی پێگاتەوە من بەراورد کەم چ لیڤەرپۆڵ چ ئەتلەتیکۆ مەدرید ئەفزەڵیەتیان هەیە بەسەر یاریزانەکانی میلانە و ئەگەر کوالیتی یاریزانی حسێ بکەم تا ڕادەیەک میلان لە پێش یاریزانەکانی پۆرتۆیە بەڵام زروفی کۆمەڵەکە واکە کە من بڵێم میلان یاری ئەتلەتیکۆ مەدرید بێتەوە دەرفەتی 170 بۆ گەشتن بە قۆناغیداتوە چینەسە پاریس فەرم. وڵا خۆ وەڵامی پاریس بەرەوانێ بۆی کە دەست پێ بکەین بەڵام من بڕوام وایە ئەو شێوازە داخراوی کە کلوب پروچ پشتی پێبەس شێوازی 4-4-1-1 هۆکار بوو بۆی کە یاریگا بەسەر چوارێکیان زیاد 4-4-1-1 هۆکار بوو بۆی کە دەرگا بەسەر تاوی ئەستێرەکانی پاریسە داخەوە نەتوانن بە ئاسانی بگەنە گۆڵ ئەوەی کە بینیمان لێک دوو بۆنەدا میسی توانی لێدانێکی چۆنەڵی دروست ئاراستەی گۆڵکە بۆی ئەم شێوازە بووە هۆکار بۆ ئەمە جگەلەوەی کە مەپاپێش لە سەرەتاکانی جەمی دووەمە ئەچێتە دەرەوە کە ئەمەش قەیرانەکانی پاریس بۆ چۆنەڵی ئاراستەکردنیشی دروست بۆ ئەوەی بگا بە گۆڵ چۆنەڵی کەمتر کردەوە و لاوازتر کرد بۆیە هەمووی لەم دوو خاڵەیە کۆکەمەوە یەکەم شێواز یاریکردنی کلوب پروچ پاریسی تووشی گرفت کرد لەوەی کە ئاسان نەگا بە گۆڵ دووش بەڕاستی من بڕوام وایە جارێ چۆنەڵی ئەو ئینسیجامە تاوە دروست نەبووە لە نێوان ئەستێرەکانە بە تایبەت لە هێڵی پێش هەرێکێک لە پرسیارەکانە کە چۆن میسی بگونجێ زووە بۆ ئەوەی کە ئەو پرسیارە بکرێت بڕوام وانە لەبەرەوە یەکێ لە ئەوانەی کە هاوکاری میسیە لە پاریسان ژێرمان نیمارە یعنی ئاسانترە توانێت کە چەند ساڵێ لە بەرشەلۆنە پێکەوە یاریان کردووە ئەو ئینسیجامە دروست بکەن کە سەرڕای گۆڕانی تەکتیک لە نێوان بەرشەلۆن و پاریسان ژێرمان ئەوەی مێنە تۆ من بڕوام وایە گرفتی زۆری ئەستێرەیە لە میانەیە کە چۆنەڵی هەموو یاری بۆ تەنانەفەرێک ناکە ینی نیمارە دەیەوێت بدرەوشێتەوە ڕەنگە مپاپێ بێت مۆحی لە ئێستاوە سەرڕای ڕۆڵەکان دابەش نەکراوە یاریزانە کە ئەرکی دروستکردنی یارەکە بە یاریزانەگەرکی بەرەو پێشبردننی ێرشەکان ڕایەنەریش ناتوانێت بەسەرمە کۆنتڕۆڵی دۆخەکە بکە ینی ناتوانێت سەرزەنشتی هیچ کام لەسەر حسابی هیچ کامێکی تریان بکە ڕەنگە پێی هەموو یاریزانەکان پێیان وا بێەوەی کە لە یاریگا دایکەن کارە دروستەکەیە لە کاتێکا ڕەنگە پێچەوانە بێ بە تایبەت وەکوتم لە مابینی ئەستێرەکان کۆمنت دەکاتەوە بۆچی باسی ئەرسیناڵ ناکەن ئەرسیناڵی تیا چەمپیۆنز لیگ تۆچی دەبێت لەسەر پۆچەتینۆ بەردەوام وازانم ڕخنەتە بۆ لەوەی کە ڕاهێنەرێک نییە بتوانێت سەرکردایەتی یانەی گەورە بکات بەرەو پێشی بەرێت 100% من بەردەوام دووبارەیەکەمەوە ئیدارەدانی ئەمە ئەستێرانە بۆ پۆچتینۆ نابێت ئەنێ ڕەنگە لە کۆتایە دەرفەتێگە بێ بۆی کە بتوانن ئەمە ڕێکەنەوە بەڵام پێم وایە پۆچتینۆ ئێستا پێویستی بە هاوکارێکە کە بزانێت چۆن فێری بکە بۆ ئیدامەدانی ئەم یاریزانە چ لە ڕووی دەرونیەوەنێت چ لە ڕووی شێواز یاریکردنەوە ینی من ئێستا هەر پرسیار ئاڕاستەوە بۆ نمونە تۆ هاندەری تیپێکی چ قوبوڵەکەی بەوەی کە کەسێکی تر بێ تۆ بە دڵسۆستر بزانێت بۆ تیپی خۆی لە تۆ بە دڵسۆستر بزانێت بۆ هاندەری و تیپی کە تۆ هاندەریت بۆ نمونە من هاندەری میلانم قوبوڵی ناکەم هیچ کەس خۆی بە من بە دڵسۆستر بزانێت بۆ میلان و هیچ کەس عەتفی زیاتر بێ بۆ میلان ئەی پامپی چۆن قوبوڵی کاکە خاوەنی بردنەوەی نازناوی مۆندیالە بێ لێرە شکۆی بشکێنرێ بۆ ئەو سێرەبوونەی گەورەبوون و گەورەبوون نەبێت لەبەرەوە ئەو قسەی کە ئەکرێ بۆی کە پامپی قوبوڵی نەکا بۆی کە نیمار و میسی بۆ شێوە دەرکەون شتێکی ڕاستە ئەو قسەیە بۆ نیمار بێ هەر شتێکی ڕاستە لەبەری نەفسیەتی ئینسان وایە بوونیەتی ئینسان وایە کە ئەبێ دیفاع لەو شتە بکاکە خۆیوێ ئەبێ دیفاع لە بوونی خۆی کە ئەبێ بوونی خۆی بسەلمێنێ یعنی ئەمە واقعەکە لە پاریس سەن ژەرمانە بوونیە بەس چی ئەمە ڕێگەکاتەوە چی ئەتوانێ ئەم گیانە هاوکارە
ئێستا سیانەی نیمار و میسی و سوارێز لە بەرشەلۆنەیە سیانەیەک بوو هیچ ئەمەی تیان نەبوو هیچ دڵسۆزی بوو نیمار تۆپی لەسەر خەتی گۆڵەکە بە جێش دەوی میسی وەرە بیکە بە گۆڵە سوارێز لەسەر خەتی گۆڵەکە ڕاگرەوەی نیمار وەرە بیکە بە گۆڵە سوارێز بەعینن بەڵێ دڵسۆزی بوو یان ڕکابەری نەبوو پۆچەتینۆ ناگاتە کۆتایی وەرز ینی هاتنی میسی سەری پۆچەتینەوە خوات پەیوەندی نییە بە سەرخواردنی پۆچتینۆ پەیوەندیە بە ئەنجامی پاریس سەن ژەرمان شارەکان زیاترە شارەکان زۆر زیاترە ئێستا پاریس سەن ژەرمانە بێ پاڵەوراوی یەکەمی بردەوەی نازاوی چامپیۆنز لیگ بێ بەبوونی میسی ئەمە شتێکی حتمیە من پێ دەڵێم ئێستاش پۆچتینۆ ڕەنگە پۆچتینۆ تەکتیکێکی و شێوازی یاریکردنی خۆیەکە لە ساوسامتۆن و ئیسپانیۆلۆ پێڕەوی کردووە بە هەمان پلانی یاریەکە گۆڕانکاریتیانە لە باشنی ئایزانەکان بۆ پێگاتی سەرەکی دەشانەکات تەواو هەر ئەمەیە و غیابی ڤێراتیش بۆ ناوەندی پاریس سەن ژەرمان بەردەوام کێشابێت حەج یاریزانێکی ناوەندی تیا بێت کەسی وەکو ڤێراتی ڕاگرنی بۆ دەبرێم تیپە ئۆقرەی گرتو وەکو میسیش کە باسی ئینسیجامی میسیەکرێ کاکە میسی خۆ ڕۆبۆت نییە میسیش یاریزانن لە خولی ئیسپانیەوە چەند ساڵە فێر بۆ تۆپ هەڵەیە بۆ ئەلبا چەند ساڵە فێر بۆ تۆپ هەڵەیە بۆ دیار بێت ئاساییە کاکەم پێداقەتی پێوە دیار بێت یعنی جێشتنی بەرشەلۆنە گاڵتە نییە بۆ میسی و ئینسیجام پیاکردن میسی لە لووتکەی یاریزانە نایە بۆ باشترینەکان ئێستا گەرێمە نایبین بەڵام ئەم ئینسیجامەوە بە سەریعی دروست نابێ تۆپگۆڕین بۆ لاکان و یاریکردن لەگەڵ ناوەند و یاریکردن لەگەڵ ێرشبەرە لەگەڵ نیماریشە چەند ساڵە دابڕاون لێک بۆ شێواز یاریکردن خۆمە ئالی سعری نیە یەکسەردانی شێواز یاریکردن کاتەکە بەرە کۆتا ڕاستین سەر یۆڤانتۆس کاکەدارۆ پرسیاریەوە کردووە یۆڤانتۆس لە چامپیۆنز لیگ بەبێ کریستیانۆ بەکوێ دەکات من یارەکە یۆڤانتۆس ژارەکەی پاریس نەبینەوە خوێندنەوە بوو بە یاری پاریس سەن ژەرمانمە بەس بینین یاری نییە من یاری لیڤەرپۆڵ و میلان لەو کاتەیە هەبوو ڕیال مەدرید ئەوەندە ئاسان بوو کە ئێمە ناکرێت لەم یاریەوە قسە لەسەر دۆخی یۆڤانتۆسکی ماڵمەوە توانم بڵم تیپێکی ئاسانترین تیپی لە غیابی کریستیانۆیە کە لە سێوەرزی ڕابدا لە چامپیۆنز لیگ تا ڕادەیەک لەو یارانەشە کە یۆڤانتۆس دەرکراوە لە قۆناغە سیارەکانە بەڵام کریستیانۆ گۆڵی خۆی تۆمار کردووە ئەوە هاوکارەکانی دیکە بوون گۆڵەکان یعنی تاوکەر یارەکە نەبوو ئەتێ بڵێن چی لە غیابی کریستیانۆ یۆڤانتۆس دەچێت ئەپتاڵە بە یای تۆ تێوا بڵێن کێسە بەرشتی هێڵی هێرشبردن نەکات کەس خواوەکیلیە چێزات هێرش بە ئەلێگری توانای ئەوەی نییە جارێکی دیکە ڕێک جارێ سەرەتای ئەلیگری لە خولی ئیتالیا خراپە لەبەرەوە چامپیۆنز لیگی 2016 لە مۆز خراپتر بوو 2000 هاتوانەی نازناوەکەشی برد بە لەگەڵ چێلسی یاریکا بە سەرچاو خوێندنەوەیشی تاو بۆ یۆڤانتۆسەکەین من جارێ لەگەڵ مالمۆی حساباتی چی یوڤی بوو ئەگەر بە مالمۆ بی خوێنمەوە یۆڤانتۆس ئەم ساڵ چامپیۆنز لیگە خۆشەویستانم بەرنامەی ئەم جارەی گفتوگۆی دەرەوە یاریگاش کۆتاییە ئەخوازیین توانی بێتمان سەرسان ڕاکێشین و بەرنامێکی بە چێش پێشکەشکەین ئاسوودە بژین و سوپادێک دەستان خۆش.